ڕۆژتان باش بینەرانی کوردستان 24 هیوادارین کە لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغ و سەلامەت بن. ئەم ڕۆژ وەک ڕۆژانی دیکە بە کۆمەڵی بڕگە و بابەت من و هاژەی هاوکارم هاتوینەتەوە لای ئێوەی ئازیز بۆ ئەوەی کە ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون هەر هەمووی بە تەرتیب بەڕێکی پێشکەشتانی بکەین کە زۆربەی بابەتەکانمان هەروەک دەزانین ئێستا لە ناو بارودۆخێکیان کە زۆربەی هەواڵەکان زۆربەی بابەتەکان پەیوەندیدارن بە کۆرۆناوە و ئێمەش لەبەرەوەی کە زانیاریەکانی ئێوە زیاتر ئاستی بچێتە سەرەوە زیاتر هەڵماندارە ئەو بابەت و بڕگانە ئامادە بکەین کە پەیوەندی بە کۆرۆناوە هەیە. بەڵێ ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ وەکو سۆڤان ئاماژەی پێکرد کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون و ئێمە ئەمڕۆ زیاتر جەختەکەینەوە لەسەر ئەو کارە گرنگە خودت ئەو حاڵەتی لە ئێستا هەیە کە کاری خۆبەخشیە لە ناو هاوڵاتیاندا تا ڕادێک تەشەنەی کردووە بە تایبەت لەم کاتەدا کە قەدەغی هاتوچۆیە زۆر لە سێکتەرەکان کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەیە ڕاگیراوە بەڵام هەندێک کەس لە هەستکردن بە بەرپرسیارەتی توانی ویانە لە ڕێگەی کاری خۆبەخشی بێت یاخود بەخشندەی بێت بتوانن ئەو پێویستیانی هاوڵاتیانیش بێت پڕی بکەنەوە کە زۆرینەی توێژەکانی کۆمەلگا ئەگرێتەوە لەوانە کارێکی زۆر مرۆڤ دۆستیە پزیشکان یاخود هەموو ئەو کەسانی کە پەیوەندیان بە خۆراکەوە هەیە توانی ویانە بە پێویست ئەو پێداویستیانە بۆ هاوڵاتیان دەسەبەرکەن جا بە ڕێگەی جیاواز بێت بە جۆرێک لە جۆرەکان بتوانن پێویستەکانی هاوڵاتیان پڕکەنەوە و هاوکاریان بکەن ئێمە بە چڕوپڕی باس لەو بابەتاکەین و میوانمانە بێت و پرسیارەکان ئاراستەیەکەین. بەڵێ هاژە هەروەک کاژە ئاماژەی بەوەدا لە هەموو سێکتەرەکانە خەڵک هەڵی ئەوەی داوە بە پێی توانای خۆی دەستی هەبێت لەوەی کە ئەم ڕۆژانی کە هەر هەموو لە ماڵەکانیان کەرەنتینەن وە دەستیان بە ئاسانی ناگات بە شتەکان و بە پێداویستەکانیان لە ڕێگایەکی لە چەند ڕێگایەکی جۆرا و جۆرەوە یارمەتی هاوڵاتیان بدەن کە بابەتی ئەمڕۆژمان یەکێکە لەو بابەتانی کە پەیوەندی بۆ هەیە کۆمەڵێک پزیشک هەستاون بەکاری خێرخوازی و لە ڕێگەی ئۆنلاینەوە چارەسەری نەخۆشەکان دەکەن و ژمارە تەلەفۆنیان دانوێمەش زیاتر باسی لێواکەین. هەژ ئەوشمان لەبیر نەچێت کە ئەمە یەکدەستی و هاوکاری خەڵکی کوردستان دەگەێنێت بەرامبەر ئەم ڤایرۆسە کە هەر کەس و لە جێگەی خۆیەوە دوێنێ ئەوە بوو باسمان لەوە کرد کە کۆمەڵی خەڵک بڕیاری ئەوەیان داوە کە کرێ لە خاوەن دوکانەکان وەرنەگرن و لە کرێ لە کرێچەکان وەرنەگرن بۆیە هەر کامێک لە ئێمە لە جێ خۆمانەوە ئاستی ئەوەمان هەیە کە بزانین بەرپرسیارین لەوەی کە لە کۆمەڵگەدا ڕوودەدات بۆیە بەرگاری ئەم ڤایرۆسە ببینەوە بەهێز و توانامان و بەو ئیرادەیە کە هەمانە ئێمە کۆرۆنا تێک بشکێن. بێگومان ئەمە واکات کە دوو دڵی و دڵە ڕاوکێ لای هاوڵاتیان زۆر کەمتر بێتەوە بۆی کە ئەگەر خەمی ئەوەتان بێ لە ماڵەوەین خواردن نییە خەمیەوەتان بێ نەخۆشین چۆن بچینە نەخۆشخانەکان بێگومان کەسانێکن لە خزمەت ئێوەیان کەسانێک هەن لە خەمی ئێوەدان هەر لە کارمەندانی تەندروستیەوە لە پزیشکان لە برانی ئاسایش و پۆلیس لە هەموو ئەوانەی کە نانە و خانەیە خودت خواردنگەیەکیان هەیە بە دیلڤەری بۆتانە نێرن کەواتە دوو دڵمە بن لە ماڵەکانتان بمێننەوە هەم کاتێکی ئارام بەسەربن هەموو شتەکانیش ئاسانتر بێگومانیەتە بەردەستان لە جاران کە پێویستێک کرد زۆر هیلاک بنیان بچن بەڵام ئێستا هەموو کارەکان ئاسان کراوە بۆیە کاتەکانی قەدەغی هاتوچۆ لە ماڵەوە کە ئێوە لە ماڵەوە مێنەوە زۆر بە ئارامی بەسەری بەرن تا ئەم دۆخەتەیە بەڕێ و بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک و سەرتاش سۆڤان کورتێک لە هەواڵەکان پێشکەشەکات. سێ حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە سلێمانی تۆمار کران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە ماوەی 24 کات ژمێردا پشکنینی تایبەت بۆ کۆرۆنا بۆ 126 کەس کراوە و لە ئەنجامدا دەرکەوتووە 3 کەس لە سلێمانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. ئاماژەی بەوەش کرد یەکێک لە توشبووان منداڵێکی تەمەن 4 ساڵە و لە ئێران گەڕاوەتەوە. توشبۆکەی دیکەش ئافرەتە و کەسوکاری ئەو کەسن کە بە کۆرۆنا گیانی لەدەستدا. ڕاشیگەیان تا ئێستا 37 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کراون. لە ئەمڕۆوە ڕێگە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نادرێت لە ئێران بگەڕێنەوە
بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆپاراستن و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وادەی دیاریکراو بۆ ڕێگەدان بە گەڕانەوەی هاوڵاتیان لە ئێران کۆتایی هاتوو لە ئەمڕۆوە ڕێگا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نادرێت لە ئێران بگەڕێنەوە. بڕیارەکە لە کاتێکدایە کە چەندین حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لەناو ئەو کەسانە تۆمارکراون کە لە ئێرانەوە گەڕاونێتەوە. شش حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە عێراق تۆمارکران و وەزارەتی تەندروستی عێراق ئاشکرای کرد لە ئەنجامی پشکنینی گومان لێکراو بە 145 توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا 6 حاڵەتی نوێ تۆمارکراون کە 3 حاڵەتیان لە شاری بەغدا و 2 حاڵەتیش لە دیوانیە و یەکێکیش لە نەجەفە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی عێراق تا ئێستا 133 کەس لە سەرتاسەری عێراق تووشی کۆرۆنا بووە و 10 حاڵەتی گیان لەدەستدان بەهۆی کۆرۆنا تۆمارکراون. هاوکات ئاماژەی بەوە شتەکات 32 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوی چاکبوونەتەوە. وەزیری بەرگری ئەمریکا و جێگرەکەی کەرەنتین کران. وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن کەرنتینێکردنی هەریەکە لە مارک ئێسپەر و وەزیری بەرگری و جێگرەکەی بەهۆی گومانی توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەاند. وەزارەتی بەرگری ئەمریکا ئاشکراشی کردووە کە لە دوای پشتڕاستکردنەوەی 37 حاڵەتی توشبوون لە ناو کارمەندانی وەزارەتەکە هەر یەک لە ئێسپەر و جێگرەکەی کەرەنتینەکراون. هەروەها وەزارەتی بەرگری ئەمریکا ئاماژەی بەوەش کردووە کە لە نێو توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا 18یان سەربازن. یەکەم ڤاکسینی دژە کۆرۆنا لە ئەمریکا تاقی کرایەوە. لە پەیمانگای کاریزەر پرێنمەند تایبەت بە توێژینەوە تەندروستیەکان لە شاری سیتالی پایتەختی ویلایەتی واشنگتنی ئەمریکا یەکەم ڤاکسینی دژی کۆرۆنا لەلایەن پزیشکێکەوە تاقی کرایەوە. پسپۆڕانی تەندروستی ئەمریکا ڕایدەگەێنن چەند ڤاکسینێکی دیکەش بۆ تاقیکردنەوە ئامادەکراون و چاوەڕێ دەکرێت پرۆسەی تاقیکردنەوەی ڤاکسینەکان درێژە بکەشێت. لەلایەن خۆشیەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەاند ڕەنگە مانگی تەمووزی داهاتوو ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی پێبێت. ژمارەی توشبوان بە کۆرۆنا لە سەرتاسەری جیهان گەیشتە 181,000 کەس. بەپێی داتا و ئامارەکان لە 24 کاتژمێردا 249 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ئیتالیا گیانیان لەدەستداوە و ژمارەی و کەسانەی کە بە کۆرۆنا لە ئیتاڵیا گیانیان لەدەستداوە گەیشتۆتە 2158 کەس. هاوکات لە ئیسپانیاش ژمارەی و کەسانی بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە لە 10,000 کەس نزیک دەبێتەوە. لەلایەن خۆشیەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەاند تا ئێستا ژمارەی توشبووان بە کۆرۆنا لەسەر تاسەری جیهان گەیشتۆتە 181,000 کەس. بە کۆتایی هێنان بە کورتەی هەواڵەکان دەچوینە ناو پرۆگرامی ڕۆژ باش. هەر لەگەڵ دەستپێکی سەرهەڵدانی کۆرۆنا و ڕێکارەکان دەستپێکی ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتێ بەر بێگومان وەزارەتی ناوخۆ ڕۆڵێکی زۆر گرنگی گێڕا لە ڕوبەڕووبوونەوە لە گرتنەبەری ڕێکاری زۆر تند و باش. جگەلەوە ئاسایش هاتوچۆ هەموو ئەوانە تا ئێستش لە ئەرکێکی زۆر قورسدان لە پاراستنی گیانی هاوڵاتیانان بۆیە یەکێک لەوانە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچووی هەولێرە کە ڕایگەاندووە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی ئاسایش و پۆلیس و زێرەڤانی بەهۆی سەرپێچیکردنی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ دەستیان بەسەر 52 ئۆتۆمبیلدا گرتووە و 14 بەڵگەنامەشیان لە شۆفێران وەرگرتووە. ئاماژەشیان بەوە کردووە کە ئۆتۆمبیلە دەست بەسەراگیراوەکان لە گەراجێکی تایبەت ڕاگیراون، ینی خەمیان نەبێ هیچی لێ ئۆتۆمبیلەکانتان. لەلایەکی دیکەشەوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی سلێمانی ڕایگەیاند کە بەهۆی پابندبوون بە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ مۆڵەتی شۆفێری و ساڵیانەی ئۆتۆمبیلەکان لە 1500 کەسەوە کە وەرگیان گرتووە باستەواش کارکە ڕایشی گەیاندووە هێزەکانیان دەستیان بەسەر 4 ئۆتۆمبیل و چەند ماتۆرسیکلێتدا گرتووە. بەڕای من و ئەم بابەتێک کە ئێستا دەست بەسەر ئۆتۆمبیلەکاندا دەگیرێت هاوڵاتیان لەوە چەند نیگەرانی ئەوە بن کە بۆچی دەست بەسەر ئۆتۆمبیلەکانیان دەگیرێت یاخود دەست بەسەر ماتۆرسیکلەکانیان دەگیرێت، بەڵام بڕواکەن ئەمە
ئەم ڕێکارانە ئەگەر وانە بێت هاتوچۆ زۆر قەرەباڵخە بێت و وەکوای ئێمە کەرەنتینە نەکرابێتی. بەڵێ بێگومان هەموو ئەوانە لە خەمی هاوڵاتیانە یاخود لە سوودی هاوڵاتیانە بۆی کە پارێزراو بن بۆی کە نەڕۆنە دەرەوە. ڕاستە زۆربەی هاوڵاتیانیش ئیشیان هەیە کاریان هەیە پێداویستیان هەیە بەڵام ئەگەر بتوانین لە ماڵەکان بمێنینەوە بۆ کاتێکی تر دوای خێن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە دوای خێن هەموو ئەو کارانی کە پێویستە کا بکرێ ئەوە پاراستنی خۆت و ماڵ و منداڵەکانیش دەستەبەرەکەی بێگومان. بەڵێ هەرچەندە لە بەرژەوەندی خەڵکایە بە هەمان شەیەکە هاژە باسیلەکە بەڵام ئەومان لە یاد نەچێت حکوومەتی هەرێمی کوردستان لەم باردۆخە هەموو ڕێکارە ئاسانکاریەکانی گرتوۆتە بەر و هەموو شتەکان لە جێی خۆیەتی تەنها هەر ئەوەنەیە کە ئێمە نابێت قەرەباڵخی و تێکەڵاوی دروست بکەین ئەوش لە پێناو پاراستنی گیانی خۆیان بۆی کە زووترین کات کۆنتترۆلی ئەم ڤایرۆسە بکرێت. بێگومان ئێسۆڤان بە جێبەجێکردنی ئەو ڕێنماییانە تۆ سوپاسی ئەو کارمەندانەی هاتوچۆ ئەەکەیت یاخود هاوکاریانەکەیت ئەوان لە ئێستا لەبەر ئێمە لەبەر گیانی ئێمە هەموو ئەوانەی کە لە ماڵەوەن ئەوان بەڕاستی زۆر پارێزراو نابن لە دەرەوە لەبەر خاتری ئێوەیە کە ئەوان هەمیشە لە ئەرکان بۆیە جێبەجێکردنی ڕێنماییەکان ئەوە کارێکی زۆر باشە لە بەرامبەر ئەوانە بۆی کە ئەوانیش ئەرکی سەرشانیان کەمتر بێتەوە قەدرزانیەکە لەوانیش لە کارەکان با تۆزە دوورکەوینەوە لە کۆرۆنا و بچین باس لە گوندێکی ئارپاچە لە شاری قەرسی باکووری کوردستان بکەین کە چەند کەسێک بەیانیان زوو لە خەو هەڵدەسن و ئالیک بۆ ئاژەڵەکانیان دەبن بەشێک لەو هاوڵاتیانە ئەسپەکانیان بۆ فرۆشتنەوە و بەشێکی تیکەشیان لە پاڵەوانێتەکان و لە کێبڕکەکانی جیهانە ئامادە بەشداری بەڵێسپەکانیانە بەڵێ کار بۆوەکەن کە بۆ پێشبڕکە جیهانیەکان ئەوە بکەن بەشداریان پێ بکەن و نرخی هەر ئەسپێکیش لەگەڵ سەرکەوتن لە پێشبڕکەکە زیاد دەکات. بارانکایە تەمەەن 20 ساڵە و یەکێکە لەو کەسانەی شاری قەرسی باکووری کوردستان کە بەیانیان زوو لە خەو هەڵدەستێت و ئەسب بەخێو دەکات بۆ ئەوەی بۆ پێشبڕچە و پاڵەوانەتەکان ئامادەیان بکات. باران دەڵێت بەخێوکردنی ئەسب لە کەش و هەوایەکی ئاواسارد قورسە بەڵام خولیا خواستەکان گەورەترن بۆیە دەستبەرداری کارەکەی نابێت. Elimizde 7 tane atımız vardır. Allah izin verirse bu sene bu tayin... بارەزی خۆمە و کارە دەکەم و ئەم ساڵ حەوت ئەسب بەخێو دەکەم بۆ فرۆشتن و پاڵەوانێتەکان ئامادەیان دەکەم. هەروە ئەم ساڵ دەستپێکی تەمەەن 3 ساڵی بۆ پێشبڕچەی شاری ئەردەغان ئامادە دەکەم. بەهۆی کەشوو هەوای سارد و بەخێوکردنی ئەسب لە قارس زۆر ئەستەم و سەختە. ئەو ئەسپەی ئێستا بۆ پاڵەوانێتی بەخێوی دەکەم پێشتر باوچی ئەو ئەسبە لە پێشبڕچەی شاری کەستەمۆنۆدا یەکەم بووە. هەر یەکێک لە بەخێوکەرانی ئەسب کاری جیاوازیان هەیە بەشێکیان تەنیا کاریان ئەوەیە ئالیک بە ئەسپەکان بدەن و بەشێشی دیکەشیان مەشق و ڕاهێنانی ڕاکردن بە ئەسپەکان دەکەن بۆ ئەوەی توانای بەشداریان لە پێشبڕچە و پاڵەوانێتیەکاندا هەبێت. kalkıyor erkenden alaflarını belli bir miktar. چەند لەگەڵ ئەسپەکان سەرقالبیت و ڕاهێنانیان پێ بکەی زیاتر بۆ پێشبڕکێ و پاڵەوانێتیەکان ئامادە دەبن. دوای پێدانی یالیک بە هەر ئەسپێک کات بۆ توانای ڕاکردنی ئەسپەکە دەگرینەوە. داواکاری و خواستێکی زۆر لەسەر ئەسپەکانی شاری قەرسی باکووری کوردستان هەیە. نرخی ئەسپەکان پێش پاڵەوانێتەکان و بۆ دوای پاڵەوانێتەکان جیاوازە. بۆ نمونە ئەگەر ئەسپێک پێشەوەی بەشداری لە چێبڕچێ بکات نرخەکەی 20,000 لیرە بێت ئەوە دوای سەرکەوتن لە پێشبڕچێکەدا ڕاستەوخۆ نرخەکەی بەرز دەبێتەوە. ئەسپەکان مەشق و ڕاهێنانی تایبەتیان بۆ پێشبڕچێکان پێدەکرێت و هەر ئەسپێک توانای 35 بۆ 40 کیلۆمەتر ڕاکردنی هەیە. گرنگیدان بە ئەسب سواری لە زۆربەی وڵاتان باوە چەند مانگێکیش لەمەوە بەربوو 5-6 مانگ لەمەوە پێش بوو ئاگادار بووین کە لە هەولێریش پێشبڕکەی ئەسب سواری ئەنجام دراوە چەند ئەسپێکی عەرەبی هێنرابوون کۆمەڵێ لە برادەرانی ئێرە بەشدار بوون بۆ بینینی ئەو پێشبڕکەیە و چوو بوون ئەیانوت زۆر جوان بوون ئەسپەکان کاتنەوە باسییانەکەیان زۆر ئەسپەکان جوان بوون سۆڤان هەر بەر ینی جگەلەوەی کە وەرزشێکی زۆر باشەوە جوان خۆشە
و خولیایەکی زۆر خۆشیشە بەڕاستی ئەسب سواری خۆم یەکێک ملوانێک کە زۆر حەزم لە ئەسب سواری و هەندێک جار کردومە خولیایەکی خۆشیە لەبەروی ئەسب ئاژەڵێکی زۆر هاوڕێی مرۆڤە و جگە لەوەش ئەسپی عەرەبی پێم وابێ لە جیهاندا بەناوبانگترین و بەهێزترینە کە زۆرێک لە فیلمە جیهانیەکان یاخود زنجیرە جیهانیەکان کە ئەسپی تیا بەکار هاتووە ئاماژیان بۆ کردو یاخود نیشانیان ناوە کە ئەسپەکە عەرەبیە بە تایبەتەوانی کە بۆ سەرکردەکانیان داناوە لە بروی ئەسپێکی زۆر بەهێز و بەتوانان لە کاتی جەنگا و جیاوازیان ئەوەیە هەر ئاژەڵێکیشە هێز نیشاندەری هێزە لە وێنەکانە لە هەموو ئەو شتانەیە بەگشتی ئاژەڵێکە خودوەتەنی لەگەڵ مرۆڤ زۆر هاوکاری مرۆڤی کردووە لەوتەی مرۆڤەتی هەیە و لەوتەی مرۆڤ هەیە ئەسب یەکێک بۆ لەو ئاژەڵانی کە زۆر کاری بۆ مرۆڤ ڕایی کردو لە هاتوچۆەوە بەڵێ ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ڕێوشوێنی یاسایی بۆ ڕوبڕووبوونەوەی کۆرۆنا دەگرێتە بەر ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردوتەوە هەر کەسێک پروپاگەندە و ترس لەبارەی کۆرۆنا بڵاو بکاتەوە یان گاڵتە بە مەترسیەکان بکات و خەڵک بۆ گردبوونەوە هان بدات بە پێی مادەی 368 لە یاسای سزادان ڕێوشوێنی تون دژی دەگیرێتە بەر کە ئاباژەی بۆش کردووە هەر بەپێی هەمان مادەی 368 لە یاسای سزادان کە ژمارەی 111 ساڵی 1969 هەر کەسێک بە ئەنقەست کارێک بکات کە ببێتە هۆی ئەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی ینی ترسەکە زیادکات 3 ساڵ زیندانی دەکرێت جەختیش دەکاتەوە لەو سۆنگەیەوە ڕێکاری توندی یاخود ڕێکاری تونند و تیژ بۆ ئەو کەسانە دەگرنە بەر کە کەرەنتینە ڕەت دەکەنەوە هاوشێوەی ئەو کەسانەی کە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان بڵاویان کردەوە بێگومان یەکسەر ئاسایشی هەولێر دەستگیریان کردن بۆ ئەوی کە ئەو ترس و دڵڕاوکێلای ئەو کەسانە دروست نەکەن یان لای هاوڵاتیان دروست نەکەن هەموو ئەوانە لەژێر چاودێریان و تووشی سزای یاسایی یەبنەوە ئەگەر شتێک وانە بێت و بەو جۆرە تۆماری بکەن و بڵاوی بکەنەوە بەڵێ ئێساش دەچین کەش و هەوای کوردستان دەبینین زانی کەش و هەوای کوردستانمان لەچێ دۆخەکە و چه ئاستێک وتە چی؟ لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ پاراستنی گیانی خۆیان خەڵکی چین لە سرەی دەمامکەوەستان لە خەمی دەستکەوتنی دەمامکابوون بۆ خۆیان و بۆ خانەوادەکانیان
بەڵام لەگەڵ زیاتر تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە و ناچاربوونی کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماڵەکانیان کێشەیەکی گەورەتر لە سەرەی دەمامک لە ماڵەکان سەری هەڵا. ئەویش نۆرەگرتنە لە نووسنگەکانی تۆمارکردنی هاوسەرگیری و جیاببوونەوەی هاوسەران لە چین بۆ ڕایکردنی مامەڵەکانی جیاببوونەوەی هاوسەران پێچێمە لەبەرەوە بێت کە ئەوە لە ماڵەوە ماونەتەوە کەرەنتین کراون پێکدادان دروست بوو بێ ئێستا چاوەڕێوە بن کە جیا ببنەوە لێ. بەڵێ ئێستا لەم ئین هاوسا بینین بۆچی وایە. راپۆرت بەهۆی زۆری ڕێژەی تەلاق لە شاری شیانی پایتەختی ناوچەی شینشی لە باشووری خۆراوای چین ئامارەکان دەری خستووە کە داواکردنی کات بۆ تۆمارکردنی تەلاق بە ڕێژەیەک زیادی کردووە کە تا 3 مانگی داهاتوو ڕێگە بە کەس نادرێت بۆ ڕایکردنی مامەڵەکانی جیاببوونەوەی هاوسەران سەردانی نووسنگەکانی هاوسەرگیری بکەن. هەر بەپێی هەمان راپۆرت نووسنگەکانی هاوسەرگیری و تەلاق چەند شارێکی وەک شیان و دادشۆ ڕیکۆردی زیاترین تۆمارکردنی داواکاری تەلاقیان تۆمار کردووە کە تەنیا لە ڕۆژێکدا 14 هاوسەر لە یەک جیابوونەتەوە. لەبەر زۆری داواکان پێدەچێت لەمە دووە بۆ تۆمارکردنی داوای تەلاقدان نووسنگەکان بە شێوەی ئۆنلاین داواکان وەربگرن تا ئەو کاتەی سەرەی ڕایکردنی داواکاریەکانی هاوسەرە لە یەک زیزبۆکان دێت. ئەوەش لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان بۆ ئەوەی بەرکەوتن و قەرەباڵغی لە نووسنگەکان دروست نەبێت. بەمەرجێک مامەڵەی جیاببوونەوەکە تەنیا 45 خولەک دەخایەنێت. کەواتە زانیمان ڕێژەی تەلاق لە چین لە دوای کۆرۆنا زیادی کردووە. بەڵام ئایا پەیوەندی جیاببوونەوەی هاوسەرە چینیەکان بە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لە چیدایە؟ توێژەرانی کۆمەڵناسی لەو بارەیەوە کەرەنتینەکردنی خەڵکی لە ماڵەکانیان و کار نەکردن و دەرنەچوونی هاوڵاتیان بە هۆکار بۆ ئەم ڕێژەیە دادەنێن کە گوزەراندنی سەرجەم کاتەکان لە ماڵ بۆتە هۆی ئەوەی هاوسەرەکان لەسەر بچووکترین و بێماناترین بابەتەکان بچنە سەر سەکۆیەکی تۆندی گفتوگۆ و لە یەک تێنەگەیشتن و پەلا بڕیار بدەن. بە جۆرێک هەندێک لەو هاوسەرانە هێندە بە پەلە بڕیاری جیاببوونەوە دەدەن کە هەروەک چۆن دەوترێت هێشتا مرەکەبی سەر کاغەزی تەلاقەکەیان وشک نەبۆتەوە لە دوای چەند خولەکێک لە تێپەڕبوون بەسەر جیاببوونەوەکەیان دووبارە دێنەوە بۆ سەر لە نوێ هاوسەرگیریکردن لەگەڵ یەکدی. دەستخۆش سۆڤان بێگومان ئەو ماوەی کە دانراوە بۆی کە مامەڵەکان وەستاوە تا یەتەوە بۆ ئەوی بێنەوە دووبارە بۆ هیوێن کە دووبارە بچنەوە لای یەک و جیاببوونەوەکە ڕوونەیات بەڵام ئەوەی باشە کۆرۆنا هەنێک هیچ شتێکی باش نییە بەڵام وای کردووە کە قەدەغەی هاتوو چۆ بۆتەوەی کە زۆرێک لە خێزانەکانی کۆ کردوێتەوە بەردەوام لە ماڵەوەن بە تایبەت پیاوان کە لە ماڵەوە ئەمێننەوە ئەمە کارێکی زۆر باشە کە دەستکەن بە کاری ماڵەوە بەڕاستی بە هاوکاری مەزانن بە یارمەتی مەزانن ئەمانە ئەرکە بۆ هەر یەک لە ئەندامانی خێزانەکە ئەین زۆرێک لە پیاوان باز لەواکەن کە هاوکاری ماڵەوە ئاکەین یاخود فێری ئیشی ماڵەوەی کردین هەموو ئەمانە ئەرکێکە لەسەر شانی هەر یەک لە پیاوان لە ژنان لە کچ لە کوڕ لە ماڵەکەی بێت بۆیە هیچ ئیشێک نەهاتووە تایبەت کرابێت تایبەتمەندی لە ئیشی ماڵان نییە چ بۆ پیاو بێ بۆ ژن بێ بۆیە پیاوان تکایە بە ئەرکی خۆتانی بزانن نەک بە هاوکاری و بە ئیشکردن بە ئیشکردنی ماڵ و بە فێری ئیشی ماڵ بووین نە ئەبوو ئەمە بکرایە پێشتریش بەردەوام هەبووە ینی ئیشی ماڵ تەنها بۆ ژنان نییە ئەرکە و بۆ پیاوانیشە. بەڵێ خۆشببختیەکە لەوەدایە کە هێشتا ئەو کەسەی کە تۆمارکردنی جیاببوونەوەکەی ئەوەنەی بەسەرا نەچووە یەکسەر هەمان کات ئەگەڕێنەوە دووبارە هاوسەرگیریەکەن و ئەمەش واتای ئەوەیە کە زوو بڕیارە دەنوە زوو هەڵچوون هەیە لە بابەتە ئەمەش دەگرێتەوە سەر باری دەرونی کەسەکان بەهۆی توشبوون ئەم ڤایرۆسەکە هەموو جیهانی گرتوتەوە خەڵکەکان لە بارێکی دەرونی ناجێگیران و بە بەردەوام سترێسێکیان هەیە لەوە چێ بچووکترین شت ببێتە گەورەترین بابەت لە نێوانیاندا و دەنگەدەنگ و دەمەقاڵێ دروست ببێت هیوادارین کە ئێمە بە دووربین لە دەنگەدەنگ و دەمەقاڵێ و جوانترین ڕۆژەکانی ژیان کە دەستە ناو دەستێک بین و لە ماڵەکانمان بۆ پارێزگاری گیانی خۆمان کە خۆمانمان کەرەنتین کردو بەڕێ بکەین و هەرنە ناو بابەتی کۆرۆنا و ژن و ژنخوازی و تەلاقدان و جیاببوونەوە ئەم جارە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆتە هۆی ئەوەی کە هەڵوەشاندنەوەی سەدان مەراسیمی هاوسەرگیری لە ئەمریکا و
وەستاندنی کار و بارەکانی پێویست بەم مەراسیمە و زیانێکی زۆری بەرکەوتووە. یعنی لەولاوە خەڵک جیابێتەوە لە لایەکی دیشەوە هاوسەرگیری زۆر کەمە جگە لەمەش بەهۆی لە کاروەستاندنی کارگەکانی دروستکردنی جلوبەرگی بوکێنی لە چین زۆربەی دوکانەکان وای کردووە کە فرۆشتنی جلوبەرگی بوکێنی لە ئەمریکا پەکیان بکەوێت و زیانێکی زۆر بەر ئەو توێژە بکەوێت کە خەریکی جلوبەرگی بوکێنین و کارگەشتیان هەیە. ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا تا دێت زیاتر تەشە نەدەسێنێت و حکوومەتی ئەو وڵاتەش هاوشێوەی زۆربەی وڵاتانی دیکە هەموو مەراسیمەکان کۆبوونەوەکان و گەشتەکانی قەدەغە کردووە و لەم نێوانەدا بە سەدان مەراسیمی هاوسەرگیری هەڵوەشێنراونەتەوە یان بۆ مانگەکانی داهاتوو دواخراون. زۆربەی بووک و زاواکان نیگەرانن لەوەی بارودۆخەکە تا چەند مانگی داهاتووش هەر بەم شێوازە بەردەوام بێت و نەتوانن کاروبارەکانیان ئەنجام بدەن و مەراسیمەکەیان ئەنجام بدەن. کۆرۆنا بۆتە هۆی دروستبوونی نیگەرانی و ترسێکی زۆر بۆ هەموو ئەو بووک و زاوایانەی دەیانویست مەراسیمی هاوسەرگیری ئەنجام بدەن. هەموو پلانەکانیان تێکچۆ نازانن تاکەی بارودۆخەکە بەردەوام دەبێت و مەراسمەکەیان تاکەی دوادەخرێت. یەک هەفتە یاخود چەند مانگ هەموو بووک و زاواکان لەبەر میوانەکانیان نیگەرانن نەوەک لەبەر ئامادەبوونیان لە مەراسمەکەی ئەوان کە تووشی ئەو نەخۆشیە کوشەندەیە بن. بازاڕی جلوبەرگی بوکێنی و هەموو ئەو بابەتانەی کە پێوەستە بۆ ئامادەکاریەکانی مەراسمێکی هاوسەرگیری کەوتونەتە ژێر کاریگەریە نەرێنیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و ئەوانیش هاوشێوی بازاڕەکانی دیکە زیانیان بەرکەوتووە. بازاڕی ئێمەش هاوشێوەی بازارەکانی دیکە زیانی بەرکەوتووە. نیگەرانێکی دیکەی ئێمە لەبەر چینە چونکە زۆربەی کارگەکانی بەرهەمهێنانی جلوبەرگی بوکێنی لە چین و زۆربەی پێداویستەکانی ئێمەش هەر لە چین دروست دەکرێن. ئێستاش بەهۆی ئەم بارودۆخەوە کارگەکان داخراون نازانین کەی دەست بەکار دەکەنەوە. چی بۆ کڕیارانمان بکەین پێیان بڵێن کەی بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە کەی جلوبەرگەکانتان ئامادە دەبێت بە تایبەتی ئەوانەی کە زۆربەیان پێشتر جلەکانیان داوا کردبوو. تەشە نەسەندنی ڤایرۆسەکە بووەتە هۆی داخستنی کارگەکانی بەرهەمهێنانی جلی بوکێنی لە چین و ئەمەش بووەتە هۆکاری لاوازبوونی بازاڕی دوکانەکانی فرۆشتنی جلوبەرگی بوکێنی لە ئەمریکا. بە جۆرێکە زۆربیان ناتوانن داواکاری کڕیارەکانیان بۆ چەند مانگی داهاتوو ئامادە بکەن چونکە دیار نییە کارگەکانی چین تا چ کاتێک بە داخراوی دەمێنێتەوە. دەنافەرێقی کوردستان 24. سەرۆکوەزیرانی بەریتانیا داوای لە پچڕاندنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کردووە ئەو داوا ئەکات کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بپچڕێنن. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا لە پەیامێکا بۆ هاوڵاتیان وڵاتەکەی ڕایگەاندووە کە پێویستە لە پێناو پاراستنی تەندروستی هەمووان پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بپچڕێن و گەشتە ناپێویستەکان ئەنجام نەدرێن و داواشی لە هاوڵاتیان کردووە کە کارەکانیان لە ماڵەوە ئەنجام بن و نەچنە دەرەوە. ئەژڵە دەبێت ئەم ماوەیە دوورکەونەوە لە قەرەباڵغی و سەردانی سینەماکان چونکە مەترسیەکە پەیوەندی بە تەندروستی هەمووانەوەیە یەک کەس و دوان و کۆمەڵێک نییە پەیوەندی بە هەموویەوە هەیە چونکە لە وڵاتان ئەرچەنە لە وڵاتانی دێرەوە پەیوەندی کۆمەڵاتەکان تا ڕادەیەک کەمترە بە بەراورد لە ئێمە بەڵام ئەوان داوایان کردووە کە کەمتر زیاتر ئەوان ڕۆژانی شەمە و یەکشەمە کە سەردانی سینەما و وڵەکانەکان و ئەچنە دەرەوە و ینی کۆبوونەوەی چڕ و پڕوایە دەبرەوە داوایان کردووە کە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە کەم بکرێتەوە لەم کاتیا بۆ خۆپەراستن لە کۆرە. کەواتەوا دیارە کە لەوێش پەیوەندە کۆمەڵایەتیەکان گەشەیەکی وای هەیە کە مەترسی ئەو مەترسی دروست کردوێ. ئێمە هەمیشەوا بیرەکەینەوە ئانی کە لە ئەوروپا ئەژین زۆر پەیوەندێکی کۆمەڵایەتی لە نێوانیاندا نییە وەکو خۆمان ئێمە ماڵی خاڵ و پور و مام و بە بەردەوام سەردانی یەکتری ئەەکەین لەوە چێ ئێمە زۆر کەم سەردانی گەشتەکانمان مەسەن بۆ سینەما بە گروپ ڕێکەوین بۆ سینەما بچین یان بۆ شوێنێکی تر بچین بەڵام ئێمە چۆنە لە ڕێوڕسمی یا کەلتوری کوردایەتی خۆمان وایە زیاتر لە ماڵەکان کۆ ئەبینەوە و زیاتر هەوڵی ئەوەیان کە خەریکی داوەت و داوەتکارین بە بەردەوام منجەڵای ئاپراخ لێ ئەنین و هەمومان لە چواردۆری یەک کۆبین و پەیوەندی کۆمەڵاتیەکانمان زۆر تون و تۆڵە ئەگەر خوانە خواستە کەسێک تازی هەبێت خەڵکی گەڕک هەمووی ئەچن بوێ. ئێستا کۆرۆنا وای کردووە کە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە نەک لە لای ئێمە کە بە بەردەوام پەیوەندی کۆمەڵاتیەکانمان تونند و تۆڵە بەڵکو لە وڵاتانی ئەوروپاشکە پەیوەندی کۆمەڵاتەکانن تا ڕادەیە کەمترە لە ئێمە مەترسیەکە ئەو نە زۆر بێت کە ئەو کەمە ئەو
ڕێژەکەمش هێشتا ئەوەش بوەستێنرێت و ڕێگری لێ بکرێت. و بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی کۆمپانیا بەناوبانگەکانی وەک کۆمپانیای گوگڵ و ئەپڵ و فەیسبوک و ئەوانەی کە بنکە سەرەکیەکانیان لە دۆڵی سیلیکۆنە لە ویلایەتی کالیفۆرنیا ڕێو شوێنی توندیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە گرتوۆتە بەر و شێوازی کەرەنتینە جێبەجێ ئەکرد کە زۆربەی زۆرمان ئەزانین کە ڤالی سیلیکۆن ئەو شوێنەیە کە زۆربەی کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان لەوێن و بە پایتەختی تەکنۆلۆژیادا دەنرێت. وادی سیلیکۆن ئەو ناوچەیە کە بە پایتەختی تەکنیکی جیهاندا دەنرێت و بنکەی سەرەکیە بۆ هەزاران کۆمپانیای بەناوبانگ کە لە بواری تەکنۆلۆژیا کار دەکەن. هەر لەو دۆڵەش پرۆژە و بیرۆکە و پلان و لێکۆڵینەوە مەزنەکان لە بواری تەکنیکی و تەکنۆلۆژی دێنە ئاراوە. کارمەندانی ئەو کۆمپانیا بەناوبانگانە بۆ پاراستنی خۆیان لە ڤایرۆسی کۆرۆنا و بەردەوامبوونیان لە کارکردن لەم دۆخەی ئێستا کە زۆربەی وڵاتانی جیهان ڕوبەڕووی بۆتەوە خۆیان لە شوێنی کارەکانیان کەرەنتین کردووە چونکە کۆمپانیاکانیان شادەماری گواستنەوەی زانیاریەکان و ناردنی گرتە ڤیدیۆکانن کە جیهان پشتی پێدەبەستێت. ئێمە زۆر جەخت دەکەینەوە لەسەر تەکنەلۆژیا و ئامادەکاری باش و بەجێمان کردو لەم کاتەدا. زۆربەی کارەکانی ڕۆژانەمان بە جۆرێک دەکەین کە بەرکەوتنمان لەگەڵ خەڵک نەبێت. کۆمپانیاکانی ئاپڵ و گۆگڵ و فەیسبوک و چەند کۆمپانیایەکی دیکەی مەزن لە بواری تەکنەلۆژیا لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم لقەکانیان لە وڵاتانی چین داخست بە مەبەستی پاراستنی گیانی پسپۆڕان و کارمەندانی کۆمپانیاکانیان. کەرەنتینەکردن یا ڕێگریکردن لە تێکەڵاوی خەڵک ئێستا یەکێکە لە سەرەکی ترین ڕێکارانەی کە بۆ ڕێگری لە ڤایرۆسی کۆرۆنا دەگیرێتە بەر کە بۆ پاراستنی سەرجەم دانیشتوانی سەرگۆی زەوی گرنگە بە تایبەتی بۆ کەسانی پسپۆڕ و زانا لە بواری پزیشکی و تەکنەلۆژی چونکە ئەمانە توێژێکی گرنگی سامانی مرۆیین. وادی سیلیکۆنیش جەمسەری ئەو کۆمپانیایانەیە کە گرنگترین زاناکان و پسپۆڕانی لە بواری تەکنەلۆژیا لە سەراسەری جیهان لە خۆ گرتووە لە 150 ئەو زانایانە لە کشوەرەکانی ئاسیا وەک چین و پاکستان و فلیپین و هندستانن. هەرچەندە تاکو ئێستا هیچ حاڵەتێکی توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە سووریا تۆمار نەکراوە، بەڵام حکوومەتی وڵاتە ڕێوشێنی پێویستی بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ئەم ڤایرۆسە گرتوۆتە بەر و هەموو کافتریا و خواردنگەکان و ڕێستۆرانت و مزگەوت و قوتابخانەکانی سووریای داخستووە. ڕێگری لە هەموو جۆرە کۆبوونەوەیکی شەکات. بەهۆی تەشەناکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆربەی وڵاتانی جیهاندا، حکوومەتی سووریاش هاوشێوەی وڵاتانی دیکە ڕێکاری پێویستی وەکو داخستنی بازار، ڕێستورانت و کافتریاکان، مزگەوتەکان و قوتابخانەکانی گرتووەتە بەر و ڕێگری لە هەموو جۆرە کۆبوونەوەیەک دەکات. ئەمە یەکەم جارە لە مێژووی سووریادا کە بازار و ڕێستورانت و مزگەوتەکانی ئەو شارەدا دەخرێن و بۆ خەڵکی سووریا ئەم بارودۆخە تا ڕادەیەک نامۆیە، چونکە تەنانەت لە کاتی شەڕی سووریاشتا هیچ کاتێک تووشی بارودۆخێکی لەم جۆرە نەبوون. ئەو کافەی منە بە شەو ڕۆژکراوەیە و جمەی دێت لە خەڵک. تەنانەت لە کاتی ڕوودانی شەڕی سووریاشدا ئەم کافتریایە هەر کراوە بووە بۆ یەک ڕۆژیشدا نەخرا، بەڵام بەهۆی ئەم ڤایرۆسەوە ناچارم ئێستا کافتریاکەم دابخەم. نحن أول مرة بيصير بتاريخنا وأنه بيأذن الجامع وما بنفوت بنصلي بۆ یەکەم ئینجارە کە ئێمە دەنجی بانجی مزگەوت دەبیستین و ناتوانین ڕۆ لە مزگەوت بکەین بۆ نوێشکردن. بەڕاستی بارودۆخێکی ناخۆشە. بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سووریا حکوومەتەوە بڕیاری دەرکردووە کە کۆنەبینەوە نەچینە مزگەوتەکان. نیگەرانیەکی زۆر کەوتۆتە دڵی خەڵکەوە، هەمویان بەدەستەوانە و دەمامک دێنە دەرەوە. ئەمە لە کاتێکدایە کە تاوەکو ئێستا حکوومەتی سووریا بە فەرمی هیچ حاڵەتێکی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنای ڕانەگەیاندووە، بەڵام حکوومەتی ئەو وڵاتە با مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێستا ڕێکاری توند و پێویستی کردوێتە بەر تا گیانی هاوڵاتیانی بپارێزێت و ڕێگری لە زیانە ئابوووریەکانی بکات.
دنا فەرێقی کوردستان 24. باس لە کەشتی ئیدجەکەین کەشتیەکە کە جیاوازی لە ناوچەی بۆستنە لە ئەمریکا ئەم کەشتیە بەناو ئاودا ناڕوات بەڵکو لە لووتکەی باڵەخانەی ئەمپایر سیتیەوە لە بەرزی 3300 مترەوە بە ئاسمانەوەیان تەختی زەویەکەی و دیوارەکانی و لە شوشە دروستکراون و هەر بۆیە کاتێکە باڵێن کاتێک شەقامەکان و ڕووباری هیچسۆن دەبینی کە لە ناو کەشتێکەی وەک ئەوە وایە کە باڵت هەبێت و بفڕی با پێکەوە ئێمەش بیبی. ئەمە ئەو بەرزاییەیە کە ملیۆنان کەسی سەرسام کردووە. لە بەرزایی 1100 پێ واتە 335 متر لە سەرووی شەقامە قەرەباڵقەکانی ڕۆژ ئاوای منهاتنەوە بەرزترین دیمەنی ئەمریکای باکوور دەبینیت. ئەvە geleka cane geleke balkêşe ez li esmanî temaşê erdî dikem û ser trombêla da çim bê ku ez pê xwedan me erdî. بابەتەکە تەنها منداڵان ناگرێتەوە بەڵکو تەمەنت هەرچەندێک بێت ئارەزووی بینینی ناوەڕاستی منهاتن و ڕووباری هیچسۆن و دەور و پشتی نیە جەرسی دەکەیت. هەر بەهاتنت بۆ ئێرە دەزانیت ئەمە تەنها دیمەنێک نییە چونکە شێوازێکی جیاواز بەکار هاتووە بۆ ڕۆپەشکردنی ئێرە بۆ نمونە دەتوانی بە وەستان تەماشا بکەیت لە تەنها خاڵێکەوە دەتوانیت هەموو شاری نیویۆرک ببینیت بە وەستان لەسەر زەوی شوشەیی دەتوانیت لە دووری 1000 مترەوە شەقامەکە ببینیت دەتوانیت پشت بە دیوە شوشەیەکان بدەیت وا هەست بکەیت بەناو ئاسماندا دەفڕیت هەر بۆیە تا بە چاوی خۆت نەبینی هەستی پێ ناکەیت. So there's lots of ways you can experience the space more than a traditional kind of just stand on top of a building and look out. ئەم تاوەری چاودێریە جیاوازە لە تاوەرەکەی نیویۆرک بێگومان لێرە کۆمەڵەیەک دیمەنی جیاواز دەبینیت بەلادەکانی دەوروبەری شارەکەوە. ئەم بەرزیە کراوەیە ناونراوە کەشتی ئیج بەرزترین تاوەری نوێی ناوچەکەیە پانی ڕووبەری کەشتیەکە 100 پێیە واتە 30 متر دەکەوێتە نهۆمی 86 باڵەخانەی ئیمپایر ستەیت. ئەم جۆرە پرۆژانە ڕۆژانە گەشتیاران بۆ خۆیان ڕادەکێشن و بەو جۆرەش وڵاتان دەتوانن جگە لە سامانی سروشتی و بەرهەمهێنان پشت بە کردی گەشتیاری ببەستن بۆ بەدەستهێنانی داهاتی زیاتر ئەمە جگە لەو خۆشی و شادیەی بە خەڵکی ناوچەکەی دەبەخشێت. هاوشێوەی هەموو ئەو شوێنانەی کە داخراوە بە ینی هەمویان لەبەر قەدەغی هاتوو چۆ و کەرەنتینکردن بە هەمان شێوە ئەو کەشتێش ئێستا لەوەیە کە هیچ سەردانی کارێک ناچێتە ئەوەوە بە کۆمەڵ و گەشتکردن بۆ ئەو شوێنانە هەمووی ڕاگیراوە هاوشێوەی هەموو ئەو شوێنە سەرنج ڕاکێشانەی جیهان کە هەیە چونکە ئەزانین کە کۆرۆناوە دەست بەسەر جیهان ئاگرێت بەڵام ئێمەش بەردەوام لە بەرەنگاربوونەوە و لە خۆپارێزیین تا دۆخەکە تێپەڕێنین و جگە لەوەش بینەسەرەوەی کە چنێ بازاری بەرزونەزم پێکردووە بە تایبەت بازاری دراوەکان کە کۆرۆنا بۆتە هۆی دروستبوونی بەرزی و نزمی لە نرخەکانە و ڕۆژانش بەردەوام گۆڕانکاری بەسەرایەت و بە تایبەت ئەو دراوانەی کە هەمیشە لە بەردەم گۆڕانکاریەکانان وەکو لیرەی تورکی و تومەنی ئێرانی ئەمانە کاریگەریکی زۆریان لەسەر دروست بووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. کاتە پێکەوە ئەمڕۆ بەهای دراوەکان دەبینیم زانین چ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە. $100 ئەمریکی بەرامبەر بە 121,500 دینارە، 100 یۆرۆ بەرامبەر 135,000 دینارە، 100 پاوەندی بەریتانی 156,000 دینارە، 100 لیرەی تورکی بە 19,800 دینارە، 100,000 تومەنی ئێرانی 8,000 دینارە. و نرخی ئەمڕۆی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مسقالێک زێری عیار 24 بە 320,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 21 بە 280,000 دینارە و
و مسقالێکیش زێری عیار هەژدا ئێستا بە 240,000 دینار. سۆڤانی تر نابێتە کێشە بۆ گەنجان بە تایبەت لەبەرەوەی جارە بەهۆی کۆرۆناوە پرۆسی هاوسەرگیری و پرۆسی ببورن جیاببوونەوە هەمووی وەستاوە لەبەرەوە خەمتان نەبێت زەر بەرزنوزمە کارچۆنێکە بێت تا دوای ئەو کاتە بەشکم ڕێک بێتەوە و دابەزێت. بەڵێ بە پێی ڕاپرسیەکی کۆمیسیۆنی مافی مرۆڤی ئەفغانستان لە 100 ئەو ئافرەتانی لە ڕیزی هێزە چەکداری و ئەمنیەکانی ئەو وڵاتە کارەکان لەلایەن فەرماندە و بەرپرسەکانیانەوە گێچەڵی سێکسیان پێدەکرێت بەداخەوە. بەپێی ئەنجامی ڕاپرسیەکی کۆمیسیۆنی مافی مرۆڤی ئەفغانستان لانی کەم لە 100 ئافرەتانی ئەو وڵاتە لە ڕیزی سوپا و دەستگا ئەمنیەکانەوە گێچەڵی سێکسیان پێکراوە. ئافرەتانی ناودەستگای ئەمنی و سەربازیەکانی ئەفغانستان ڕایان گەیاندووە لەلایەن هاوکاران و فەرماندەکانیانەوە داوای پەیوەندیان لێکراوە یان توانجیان لێدراوە. بەشێکی دیکەشیان پرسیاری زۆر تایبەتیان لێکراوە. لە کۆی 2272 ئافرەت لە ڕیزی هێزەکانی ئەفغانستان پرسیاریان لێکراوە. زیاتر لە 1860 ئافرەت بەرامبەر گێچەڵە سێکسیەکان هیچ وەڵامێکیان نەداوەتەوە و 141 دیکەیان بەهۆی دەستدرێژیەکان دەستبەرداری کارەکانیان بوون و 65 ئافرەتیش سکاڵایان دژی گێچەڵەکان تۆمار کردووە. کۆمیسیۆنی مافی مرۆڤی ئەفغانستان ڕایان گەیاندووە دوور نییە ڕێژەی ئەو ئافرەتانەی لە ڕیزی سوپا و هێزە ئەمنیەکانەوە گێچەڵیان پێدەکرێت زیاتر بێت لەو ڕێژەیەی خراوەتە ڕوو. چونکە بەشێک لەو ئافرەتانەی گێچەڵی سێکسیان پێکراوە بەهۆی مەترسی لە دەستدانی کارەکانیان یان دۆخی کۆمەڵایەتی ناتوانن باسی بکەن. وەزارەتی بەرگری ئەفغانستان راپۆرتی کۆمیسیۆنی مافی مرۆڤ لەبارەی گێچەڵی سێکسی بە ئافرەتان لە ڕێزی هێزەکانی ڕەت دەکاتەوە و ڕای دەگەیەنێت چەند حاڵەتێکی گێچەڵی بە ئافرەتانی سەرباز و هێزە ئەمنیەکان تۆمارکراون بەڵام لێپرسینەوە کراوە و لە مەودوا گێچەڵ بە هیچ کەسێک ناکرێت. پرۆدوسەری ڕۆژباشی کوردستان 24 هەمیشە هەوڵێەوە باشترین بابەتەکان و زۆرترینی بابەتەکانمان بۆ ئامادەکات بۆیە ئەمڕۆ هەوڵماندا زۆر دوورکەوینەوە کەمێک لە ڤایرۆسی کۆرۆنا لە دوێنەوە لەگەڵ پرۆدیوسەر باسی ئەوواکەین هەر باسی کۆرۆنا بەڵام ئەمڕۆژ دیسانەوە هاتینەوە چونکە مەجاری ئەوەی تیانە بەڕاستی هاژە ئەمەە کۆرۆنا تەوقی هەموو شتێکی داوە و کاری کردوتە سەر ئەوەی کە لە هەموو ڕوویەکەوە ئێمە چاو ببڕینە ئەو شتانەی کە پەیوەندی بە کۆرۆناوە هەیە. هەموو سێکتەرەکانی ژیانی وەستاندووە بۆیە ئێمەش زۆرترینی بابەتەکانمان زۆرترینی ئەو شتانی کە ئامادەی ئەەکەین ئەو ئینهاوس و ئووانەی کە ئامادەی ئەەکەین کار لەوە ئەەکەین کە زیاتر بابەتەکە پەیوەندیدار بێت بە کۆرۆنا بۆی کە ئاستی زانیاری ئێمە زیاتر بچێتە سەرەوە و تەنانەت ڕووبان کردوتە ئەوەی کە بزانین چ خواردنێک باشە چ خواردنێک بێگومان هەوڵێن لە ڕێگی ئەو بابەتانی ئامادەمان کردووە چ ئینهاوس بێ چ پاکێجەکان بێت ئێمە ئەمانوێ لە لایەکەوە هەم ئومێت بەخش بێت هەم ئەو بۆ تەندروستیتان باش بێت و هەم کەمێک دوورکەینەوە لەو دڵە ڕاوکی و ترسی کە لە کۆرۆنا هەیە بەڕاستیش دڵە ڕاوکی ناوێت تەنها بە خۆپارێزیەکی کام تەنها بە جێبەجێکردنی ڕێنمایەکان ئێمە بێگومان ئەم دۆخەتەیە بەڕێنین. بابەیەکەوە ئەو خواردنانە ببینین کە لە ئێستا زۆر گرنگە چونکە بەپێی چەند توێژینەوەیکی پزیشکی هەنێ لە خواردنەوە گازیەکان و زۆر بەشیان بێگومان زیان بە تەندروستی مرۆڤەگەن و ئەبنە هۆی زیادبوونی ڕێژەی چەوری و کالۆری لە جەستەدا. توێژینەوەکان جەخت لە قەڵاوبوونی ئەو کەسانەکەنەوە کە بە ڕێژەیەکی زۆر خواردنەوە گازیەکان ئەخۆنەوە بەڵام بە گوێرەی توێژینەوەیەکی ماڵپەڕی کۆنسۆڵ چەند خواردنەوەی بێزیان هەن ئەتوانین ببنە بەکاریان بێنین بیان خۆینەوە ببنە جێگرەوەی ئەو خواردنەوە گازیانە و لەو زیانانەشی دووربینن. بەڵێ وەکو ئاو کە ئاو خواردنەوەیکی تەندروستە بۆ جێگرەوەی خواردنەوە گازیەکان کە ئەتوانی بەکاری بهێنی لە جاردی ئەو خواردنەوە گازیانە کە ئێستا زۆر زیانمان پێگەن بە تایبەت ێستا خۆ هەر زیانی هەبوو بەڵام بە تایبەت ێستا گوشراوەی لیمۆ کە دەتوانین بە خێرایی خواردن هەرز بکات ئەو گوشراوەی لیمۆ و هەروەها بۆ چارەسەرە بۆ نەخۆشیە ترشەکان و جێگرەوەی خواردنەوە گازیەکان دائەنرێت. قاوە یەکێکی دیکەیە کە دەوڵەمەندە بە کەفاین کاریگەری زۆری لەسەر ئاگایی مرۆڤ هەیە.
دەتوانرێت وەک جێگرەوەی خواردنەوە گازەکانیش بەکاربێنێت و چای سەوز دەوڵەمەندە بە مادەی دژ نەخۆشیەکانی شەرپەنجە و دڵ و شەکرە و هەروەها یارمەتی دابزاننی کێشەیات شەربەت هەموو شەربەتە سروشتیەکان کە بە میوە ئەتوانین لە ماڵەوە ئێستا دروستی بکەین بۆ سوودێکی زۆری هەیە بۆ مرۆڤ بڕێکی پێویست شەکری بێزیانی تێدایە و خاڵیە لە شەکری بێزیان. ئەم خواردنەوانەی بێستا زیاتر جەخت بکەینەوە سەر ئەو خواردانەی کە فرێشن و لەبەرەوەی کە بتوانانی بەرگری لەشمان بەهێزتر بکەین. ئەمڕۆژ وەک زۆرینەی ڕۆژەکانی دیکە بابەتێکمان لەسەر خانمان هەیە. ئەمیش دیسانەوە ئازایەتی پرۆدیوسەرەکەمانە هەموو ڕۆژێک بابەتێکی خانمانمان بۆ ئامادە ئەکات. مانامی ئیتۆ خانمێکی خاوەن پێداویستی ژاپۆنیە و هەرچەند پەرستارە و یاریزانی مەلەوانیە بەڵام تەنیا بە دەستێکی ئامێری کەمان دەژەنێت و بە سەرتاسەری وڵاتەکەیدا گەشت دەکات. خانمێک تەنیا بەدەستێک کەمانەژەنێت ئەمە وانەیەکە کە پێمانەڵێت هەموو ئەو شتانێک کە ئەمانەوێت ئەتوانین بیکەین تەنها ئەوەی پێویستە هەوڵ و
ماندوو نەبوونە لە شکستەکان دیاریکردنی ئامانجەکانمانە و ئەگەر شکستیشمان هێنا بێگومان هەنگاوێکە لی ڕۆشتوونێتە پێشەوە بەڵام گرنگ هەوڵدان و ماندوو نەبوونە بۆیە بۆ هیواین هەمیشە بەردەوام بن لە هەوڵەکانتان لە بەدیهێنانی حەز و خولیاکانتان مەوەستن بەردەوام بن ئێمە خاوەنجەستەیەکی تەندروست و باشیشین. بەڵێ بەم پارچە میوزیکە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 دێنین و چەند خولەکێکی دیکە دەچینە ئستۆدیۆی هەواڵەکان و لەوێ زیاترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێدەگەێنین هەر شاد بن.